کەمپینێکمان کرد بۆ تۆمارکردنی سکاڵا لەسەر خواردنی پشکەکانمان، دیارنەمانی پشکەکانمان یان دزینی پشکەکانمان، هاتین نزیکەی 150 سکاڵامان برد بۆ دادگا، بەڵام ئەو ڕۆژە لەیان وەرنەگرتین، وتیان بڕۆن یەکشەمە وەرنەوە، یەکشەمە دووشەمە، یعنی لە ڕۆژی 16 مانگەوە هەتاکو ئەمڕۆ ئەم خاوەن پشکە بەڕێزانە هاتوچۆەکەن بە تەواوەتی بێهیوا بوون، ئەوانەی ئەو ڕۆژە هاتوون ئەمڕۆ نەهاتوونەتەوە، چونکە کەس بەدەممانەوە نایە لەبەر ئەوەی کە سکاڵامان لێ وەرناگیرێ و هیچ حسابێک اعتیبارمان لە ڕێگەی دادگا و جهەتی داکۆکیکەرەوە هیچمان بۆ ناکرێ، بە هیچ شێوەیە کۆمپانیای چاویلانج حسابمان بۆ ناکە. سکاڵاکەمان لەسەر ئەوەیە کە پارەی پشکەکان هەمووی کراوە بەناوی شاسەر عەبدولواحیدەوە کە وەختی قانجازیە، کە وەختی قانجازی پشکەکانیە، هەر جارەی بە فێڵێک، جارێک 4 کورسیێنێ دایانێڵێ پارەکەم بۆ خەرج کردەوە، جارێک بیتاقە داهاتێڵێ وەرە بای 300,000 ناسواری کورسی بە تێگەی ئەمە بە فێڵۆمانە. اینجا ئەمە تقریبا لە 16 ئێوە لە جێگەی پارە کە پێتامدا لە جێگەی قازانج ئەڵێ فەرمو یاری بکەن، جارێکیان سەیی سێی بەکاردیاینێ من تایسە چاویلاندم نەدیوە، تااقەت یاریشم نییە، کاتم بۆی تێ پارەکەم بەرێ.